متولي ساڵی 1676 لە بۆکان ژیاوم و ئەلانیشە لە بۆکانم. کارشناسی لە شاری کرماشان بووم، دانشگای ڕازی کرماشان، ڕشتەی مەکانیزاسیۆنی کشاوەرزی یا هەمان طراحی ئەدەواتی کشاوەرزی. کارشناسی ئەرشەد لە دانشگای گیلان بووم، هەمان مەکانیزاسیۆنی کشاوەرزی، خوشەی دەفعی پەسماند. کارانەی کە من ئەنجام داوە تا بەئەلئانەکە، من لە دەورانی کارشناسیدا لە دانشگای ڕازی کرماشان بووم، ئەنجومەن عیلمی کارافرینان، کانونی کارافرینان و نەشریەی کارافرینی من داهێنەری بووم، دامناوە فعالیتم تێدا کرد. 2 ساڵ سەردەبیریان بووم و ئەو تێی 2 ساڵە ئەنجومەنی بەرتەری فەرهەنگیاتەوە، کانونی بەرتەری فەرهەنگیاتەوە لە سەطحی دانشگا هەتا بە سوورەتی افتخاری چوێنی و جەژنوارەی حرەکەتەوە کە جەژنوارەیەکە مەخسووسی ئەنجومەنهای عیلمی و کارهایەکی زۆر زیاتر. من تەنها دانیشتووی بووم کە لە دەورەی کارشناسیدا لە حداقل توانم بڵێم لە غەربی کشوەردا ئەوڵی مەقالەی ئایسایمدا بوو بە ئیمپاکت فەکتۆری باڵاوە. من لە خانوادێکی فەقیر بووم کە بۆ خۆم کارم دەکرد، هەزینەی تەحسیلم بۆ خۆم دەمدا و مرتب مشکلاتێکی یەکجار زۆرم هەبوو لە نەزەر هاموشۆوە، چونکە لە بۆکانەوە زۆر دوور بوو دانشگای ڕازی و مرتبیش لەگەڵ تارانیش لە ارتباطدا بووم و خولاسە کارەکانم لەوێ جێبەجێ دەکرد و مرتب خەریک بووم پێشرەفتم دەکرد و دەچوومە پێشێ. ئەمە لۆجیکەیە کە من بۆ سەڵتکردنی ئەوڵین اختراعەکەم بێحەد گەڕام، بێحەد پرسیارم کرد و واقعاً کەسێک نەبوو بۆ یەکێمە بتوانین احتیماجی پێ بکەین و اختراعەکەمانی پێ بسپێرین. من هەر لەو ساڵەوە تەسمیمم گرت کە بۆ جیگایە بگەم کە تەواوی ڕێگا و چارەی ئەو سەطحی اختراعاتە هەمووی بزانم، هەمووی فێر بم. گەرچە لە حوزەی ڕشتەکەی خۆمدا نەبوو، مرتبط لەگەڵ ڕشتەکەی خۆم نەبوو، ئەمما تەواوی ڕێگا و چارەکانی هەمووی ڕاوچارەکانی فێر بوو. ئێمە شرکەتێکمان دانا، مجموعەیەکی تیمیمان دانا بە ناوی مختەرە شۆ کە بتوانین کۆمەک بکەین بۆ کەسانەی کە دەیانەوێت اختراعەکانیان داهێنەرەکانیان سەبت بکەن و بتوانین اعتماد بکەن. جدیدترین کاری من یەک دانە ئیدەیە کە بە سوورەتی گروهی ئەمە بە سوورەتی تیمی شرکەتمان داوە لە جەژنوارەی سەبتەی اختراعاتی کشوەری ژاپۆن، جەژنوارەیە کە بە سوورەتی بینولمەلەلی بەرگوزار بووە لە تۆکیۆی ژاپۆن. ئەو ئیدەیە کە بۆ ئەفرادێک کە ناتوانی جسمیان هەیە، ئەوان ناتوانن وەک ئێمە ژێست بگرن، ناتوانن وەک ئێمە ڕاوەستن، ناتوانن وەک ئێمە فعالیت ئەنجام بدەن. دەرنەتیجە لە نەزەر ڕەوانشناسیەوە با تەوەجۆ بە بەڕەسی‌هەیە کە ئێمە لە مۆردی مەقالات و کتێبها و نەزەریەهەیە کە هەبوو لە مۆردی ئەوانەوە بەڕەسیمان کردووە، ئەو ئەفرادە هەمیشە لە نەزەری ذهنیەوە مشکلیان هەیە، هەمیشە دڵیان بە خۆیان دەمێنێ، اعتماد بە نەفسیان لە خوارەیە. ئێمە هاتوین ئەبزارێکمان طراحی کردو، دەستگایەکمان طراحی کردو کە شەخصە دەتوانێت زۆر ڕاحەت ڕاوەستێ ئەکسی لێ بگرن، فیلمبەرداری بکە، یاوەی کە لە جگایەک ژەست بگرێ و خولاسە ڕاوەستەوە باعث دەبێت کە اعتماد بە نەفسیە و شەخصە خۆباوەڕی و شەخصە زۆر بچێتە سەرێ و ئەوەی کە ئەو کێشەیە کە لە زەهنیدا ئیجاد دەبێت بۆ ئەوەی کە دڵی بەخۆی بمێنێ ئەوەی دی نەبێ. ئەو اختراعی من نردومانە بە سوورەتی گروهی بۆ جەژنوارەی بینولمەلەلی سەبتەی اختراعاتی کشوەری ژاپۆن و جایزەی ویژەی ئەوێ و مەقامی مداڵی تەڵای ئەوەی کەسب کردووە.